کشانەوەی هێزی ئەمریکا لە عێراق ئەوەی کە خۆیان تاکو ئێستا ئاماژەی پێکەنەوەیە کە ئەم کشانەوەیە بەشێکە لە چوارچێوەی گۆڕانکاری کە دێت بەسەر ڕۆڵی هێزەکانیان هاواتەوەی کە خۆیان باسیەکەن ئەمە گۆڕانکاریەکی نەریتی هاوشێوەی پەیوەندی نێوان دوو دەوڵەت واتە ڕۆڵی هێزەکانیان گۆڕانکاری بەسەرا دێت ڕۆڵەکان زیاترە گۆڕێن بۆ مەشق و ڕاهێنان و ڕێنماییدان بە هێزە عێراقیەکان بەڵام لەگەڵەوەشدا ئاماژە بۆ شەکەن کە لە بەرەنگاربوونەوەی داعش لە ناوچەکە بەردەوامە بن بەڵام ئەمە خۆیان واڵێن بەڵام کشانەوەکان هاوکاتە لەگەڵ ئەو هۆشداری و نیگەرانیانی کە لە ئارادایە سەبارەت بە دەستپێکردنەوەی گەڕێکی تری شەڕ لە ناوچەکە لە نێوان ئێران و ئیسرائیلە بۆیە هەندێک لە چاودێرانی سیاسی ئەم کشانەوەی ئەبەستنەوە بۆ پێشهاتانەی کە احتیمالە لە ناوچەکەدا گەڕێکی تری شەڕ لە نێوان ئەو دووڵاتە سەر هەڵبداتەوە بەتایبەت ئەمریکایەکان زۆر جار لە هەندە ناوچەیە کشابێتنەوە دوای کشانەوەکە ئاڵۆزی ڕوویداوە زیاتر گومانەکان لەم ڕوانگەیەوەی یان ترسەکە لەم ڕۆوەیە کە ترسەکەیە لە کشانەوەی هێزەکانی ئەمریکاوە لەم ڕۆژاندا مایکل ڕۆبن توێژەری ئەمریکی قسەیەکی هەیەکاڵێ لە هەر ناوچەیەک هێزەکانی ئەمریکا گەر بێت و ئاڵۆزی ڕوو بدات و ئیمدادات پێی نەگات لەو ناوچانە ئەکشێنەوە ئەمەش زیاتر ئاماژەیەکە بۆی کە کشانەوەکە جۆرێکە لە ئامادەکاری پێشوەخت بۆ ئاڵۆزبوونی ناوچەکە لە ڕووی ئەمنی و سەربازیەوە. جار ئێران هەڕەشە دەکات ئایەمە وای نەکردووە کە بکشێنەوە؟ بێگومان و هێزانەی کە لێرن کشانەوەکە گروپە میلیشیاکانی عێراق ئەتوان دەستیان پێیان بگاوە ئێرانیەکان ئەتوان لە ڕێگەی موشکەوە بیان کەنە ئامانج ئەگەر لە بیرمان بێ لە گەڕی یەکەمی شەڕا پێشەوەی کە شەڕەکە دەست پێ بکە ئەمریکایەکان بە 1-2 شەو پێشەوە باڵۆزخانەکان بەشێکی زۆر لە کارمەندەکانیان گواستەوە بۆیە هەمیشە ئەمریکا ئەم مەترسیانە بە هەند وەرەگرێ پێشە ئاڵۆزیەک ئەو هێزانی کە نزیکن لەژێر چەپۆکی گروپ و هێزەکان لە نزیکی ئێرانەوە کشانەوە ڕۆدا.